خوای گەورە میهرەبان دەفەرمێ وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. کۆمەڵە دەموچاوێکی لە ڕۆژی قیامەتە جوان و درەوشاون، زۆر جوانن، زۆر درەوشاو و جوانن، تەماشای خوای پەروەردگار دەکەن، تەماشای خوای پەروەردگار دەکەن. هەروەکو چۆن مانگیش چواردە بە صافی دەبینی ئاوا ئینسان لە قیامەتە خوای گەورە و ذاتی خوای گەورە دەبینێت. بۆیە پرسیار لە ئیمام شافعی کرا، ئەی ئیمامی شافعی چی کردەوەیەک زۆر گەورەی ئینسان خۆی لە خوای پەروەردگار پێ نزیکاتەوە؟ چی کردەوەیەک زۆر گەورەیە؟ دەستی کرد بە گریان فەرمووی گەورەترین کردەوە ئەوەیە کە خوای پەروەردگار تەماشای دڵت بکە، تەماشای دڵت کە ببینێت تۆ هیچت ناوێت تەنها خوا نەبێت، ڕەزامەندی خواتەوێ، بەس خوا لێم ڕازی بێ هیچم ناوێ. ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە، ئەوە کردەوەیەکی زۆر گەورەیە کە لە دڵی تۆدا ئەوە هەبێ لە هەموو شتێک زیاتر کە خوا لێت ڕازی بێ. خوایە بەس تۆ لێم ڕازی بە باکم لە خەڵک نییە، بە دوای ڕەزامەندی خەڵکا مەگەڕێ، بە دوای ڕەزامەندی خوادا بگەڕێ، بۆی خوا لێت ڕازی بێ. هەر کەسێک بە دوای ڕەزامەندی خوادا بگەڕێ خوا لێ ڕازیە بێت. بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح داهاتۆ دوعای دەکرد دەیفەرموو وأسألك لذة النظر إلى وجهك الكريم. خوایە گەنداوە دەکەم لەو کەسانم بگێڕی، پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم لەو کەسانم بگێڕی لەزەت بکەم تام و چێژ وەرگرم لە بینینی ڕوخساری مبارەکی تۆ. خوایە گیان لەو کەسانم بگێڕی کە تۆ ببینم. دەی تۆش دوعا بکە بڵێ خوایە گیان لەو کەسانم بگێڕی کە بە بینینی تۆ شاد بم. زۆر خۆشە ئینسان کە بەردەوام دوعا بکە. کێمان تاسە دوعایەمان کردەوە خوایە گیان لە بینینی خۆت بێ بەشمان نەکەی. لذة النظر إلى وجهك الكريم، لذت زۆر خۆشە کە ئینسان سەیری خوای پەروەردگار بکات، چونکە گەورەترین نیعمەتە لەسەر زەویە نەبووە، لە بەهەشتا گەورەترین نیعمەتیش ئەوەیە. بۆی موسا سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە ویستی خوای گەورە ببینێت، خوای گەورە فەرمی شتی وا نابێت، لە دنیادا کەس من نابینێ، بەڵام لە بەهەشتا ئەو نیعمەتە بەردەستە بۆ کەسێک ئەهلی بەهەشت بێ، لەدەست خۆتی مەدە، ژیان ئەمڕۆ بەیانی کۆتایی پێدێت.